سڵاوازان و خۆشەویستان لەم وانەیەدا باز لە چۆنەتیاکردنی یاری ڕۆڵەسەر سڤایڤڵ دەکەن بۆ ئەوەی کاتی ڤیددیۆکە نەکوژین بە سەریعی باسی دەکەن ئەگەر تێنەگەیشتی دوسێ جار سەری ئەم ڤیددیۆ بکە ئەوە تێدەکەی ئەگەر بە جارێک تێنەگەیشتی لەوانێ بە جارێکی شتێ بگەی زۆر باشە دەست پێ دەکەن چۆن هاچ بکەن لە ڕێگای فایلی داتاوە هاچی دەکەن فایلی داتای ئیدت دەکەن و دەستکاری دەکەن بەڵام بە مۆبایل ناکرێت بە کۆمپیوتەر دەکرێت دوسێ سەعات وەختی شوانێ دەکوژی یعنی ئەم ڤیددیۆ دوسێ ساعتە نە بە مۆبایل چۆنی بەڵکو خەڵکەکە دەستکاری دەکە و بڵاوی دەکاتەوە ئێمە تەنها دەیبینینەوە واتە حازر و بزر لە بن دەستی خۆمان دەبی لە ڕێگای ئەم فایلی داتا لە ڕێگای کۆمپیوتەر و دەستکاری دەکرێت بە بەرنامەی نۆتپاد پلس بەڵام وەخت کاتمان لێ دەکوژی بۆیە ئێمە هەر بە مۆبایل ئەو ڤیددیوانێکەوە پۆز دەکرێت لەسەر ئەم هاکەیە دەبینینەوە ئەرێ چۆن بیبینینەوە چ بنووسین لە چێندەر سەر لە خۆن مەشێنە بڕۆ یوتیوبی لە یوتیوب بنووسە لە بەشی سێرج بنووسە assets.npk ئەوەندە بنووسە سێرچێکی لە بۆ بکە هەموو ڤیددیوانە دەداتێکەوە لەسەر هاچی ڕۆدە سڤایڤڵکەوە تایبەتە بەداتاوە ئەرێ ئەو هاکە باندیە نەخێر باندی نییە بە هیچ شێوەیەک بێمنت ئەنجامیدا تەنانەت بە ئەکاونت شخصی خۆشت زۆر بە ئاسانی زۆر باشە هاکەکان چییە؟ هاکەکان زۆرن بەپێی ئەو کەسانەیە کەوا پۆستی دەکەن چۆنیانی هەندێکیانەیە هاچی زەخم دادنێ هەندێکەیە هاچی ئاسایی دادنێ بەدڵی خۆتەیندا کامەی دادنێ هاکەکان چیە؟ فاس پەرەشوت لە خوارەوە دەتوانانی پەرەشوت یاردەی یەک نیو پەنجە ئەگەر بێت یاریتان کرد بێ نیو پەنجێ اینجا پەرەشتار دەدرێ ئەمە تاخیر دەکەویە خوارێ بەڵام ئەگە لە خوارێ و پەرەشتێدا هەڕاس بە ئاسانی پێش هەر هەمووان لە خوارەوەی ئەتوو زۆر باشە چیت کە ئاملۆک چیە ئەیملۆک یعنی نیشانە قوڵکردن کاتێک سامە سپیەکە دەبێتە سەر شخصێکی سەر دەچەقی لەسەری لا ناکەوی بشت جوولێن لا ناکەوی لە دەی بیکوژی ئەمە زۆر ئاسانە یارمەتی دەدا لە بۆ کوشتن نەفەری ئەیم بۆتمانێ ئەیم بۆ چیە نیشان لە دوی دەڕوا شخصەکە دەڕواتن نیشانەکە یەکجا لە سەریدانێت تەواو پێویست ناکە دەستیش بچن یەکسەر داڕواتن بەڵام لەبەرەوەی ئەیملۆکی زۆر بەقوەتە یەکسەر لە سەری دەچەقی یعنی ئەگە بێت و کابرا باری پەڕێنیش بڕوا VIP پرۆبی ئەشت ناوخۆ قۆڕانشمانەیە یعنی کابرا زیرەکە بۆ نمونە معدل لە یاریە ڕۆژانە بیسی گەمەی دەکاتن هەموو ژیانی خۆ لەسەر و گەمەیدانایە ئەو بە ئاسانی دەیکوژی دەبتە فیلم و سینەمە لە بندەستت زۆر باشە چیت کە هەیە ئەو ئەیملۆک نیشان لە سەری دەچەقی قفڵ دەبی ئەیم بۆت نیشان لە دوی دەڕوا فاس پەرەشوت لە خوارێ هەردەدرێ باسانی پێشارەمان دەکەێت چیتە خوارەوە بە تایبەتی لە بوو بێتر بەکاردە شاری بێتر کەوا شارتی قڵەباڵغا و زۆر کەس دەڕوو دەکاتمێندر لەبەرەوەی تاوەکو پێشارەمان ئەشا شەرگیریەوە فاس پەرەشوت لە تو زۆر باش دەبی لەم کاتانە ئەگەر سەردانی شەنێک بکەی یانژەیەکەدا شارەکان بۆ ئێشایەکە زۆرگیریتەوە بە کورتی چیت کە ڕاداری هەیە کاتێک ناوخانی نەفرێک لۆدێ پرتقالێکی گەورە نیشان دەکەوە ئەلساز نەفەر لێت نزیکە دەزانی کەوا نەفەر هاتیە بێ ئەوەی دەنجی پێ ئەوانش چێلەبی بە پرتقالەکە دەزانی کا نەفەر لێت نزیکە چەندە دیار نییە چەند لێت نزیکە بەڵام ئەمە لە دووری 2000 پێی 2000 پێی یان تقریبان دەکاتە 300 متر 400 متر بەنزیکەی 500 متریش پێت دەڵێ نەفەر لێت نزیکە پرتقالێکار دەم لەسەر دەبیەگە نەفەری لێبی لە دووری 300 متر 400 مترێک یەکسەر بە کورتەکەی دەزانین نەفرێ لەسەر هەمان پلەی دەڕۆی پلەی سیە چلاشتا NW ئێسا یان هەر پلەکە لۆی دەڕۆی و دەزانی نەفەرەکە هەیە اینجا ناوخانی بیان لەو گۆڕە بێ یەک نیشانەی لەسەر ڕادەگری دەماچەی داگرێک و لە تەقانیە تاوەکو دەیکوژی بە برینداریش لەواز لێ ناینی نیشانەکە لا ناکەوە تاوەکو نەیکوژی ئەگوێستی شلاشی دەی بینەسە جێی مستەکەی سیلا هەیە دەینێسە سولاعی بینەسە جێ مستەکەی و دووبارە بینەوە سەجی سیلاعی بەم شازە دەتوانی لای دێ نیشانەکە لە سەری گەنیاوی کێشێک بە دروستکردی زۆر چاکە
چیت کێە چی بەقوت یەکێش کەشیە من ئەوم زۆر بەدڵە تاپڕت پێ یان ئەمپیفۆرت پێ یان ئەیکە ئێمت پێ یان هەر جۆرە سیلاحکت پێە گرنگ نییە سلاحەکە بۆ من ئەمپیفۆرسی گولەی دەتەقێنی ئەسی گولەیە کە دەست دادنەی لە مدەی نازانم 5 سرکەی چەندە تەواوی دەکا سی گولەکەیدایە بەڵام لە جێ ئەو گولەی دەتوانی وەلێکەی گولەی ئارپێچی باە خۆتان دەزان ئارپێچی یەک ئارپێچی لە سیارەی دەدەتەختەوە ئاوزات و دەست ئەمپیفۆر دیاگرە بەریمەدا سی گولەی ئارپێچی لێ بۆ دەڕوە هەر هەموو سلاعەکان گولەی دەبتەوە گولەی ئارپێچی یان پێز ناکە بۆمبی باە لە بۆ نەفرەکەت و ئارپێچی داوێ پێز ناکە گولەی باایی ئەتو لە جێ گولەی کە ئالسەس گولەی داوی ئارپێچی گولەی ئارپێزی لە بۆ دەڕوە نیشانەدا لە بنەوە ئاسایی خۆ دیارە زۆر باشە ئێستاکە تێگەیشتن ئەو هاکانە هەیە ئێستاکە تێگەیشتن کو ئەو ڤیددیویانش ببینینەوە کەوا خەڵکەکە پۆست دەکاتن لە ڕێگای ئەم نووسینەوە ئەسێتس.npk ئەدیک و ئەنجامی بدەین ئەنجامدانەکەی چۆنە فیلداتەوانە هیچ تێ ناگەین مەسم مەبەست چییە ئێستا کە دەچینە دوێ ئەسێتس.npk دەنووسین دواتر کۆمەڵک ڤیددیۆمان دەداتێ پێش دەڵێ ئەوەندە ڕۆژەیە بڵاوکرایتەوە هەفتەکە ئەوە 2 هەفتەیە ئەمەیان 19 ساعت ئەمەیان 12 ساعت ئەمە 6 ڕۆژ ئەمە 6 ڕۆژ ئەمە 1 هەفتە 13 ساعت بەم شێوازە ئەمەد بۆچ پێ دەڵێم ئەمەندە ڕۆژە بڵاوکرایتەوە لێرە فلتەر هەیە لەبەر ئەوەی ڕۆڵێس هەفتەیەک یان 2 هەفتە جارێک ئەبدەیتی لۆدەی ئەم هاکەی ڕادەوەستی بۆیە ئەتو هەر کە ئەسێتس.npk لە یوتیوبی نووسی ئەم ڤیددیوانەی داهەی یەکسەر وەرە بۆ منە سەعات یەکچی شەوێ ئەبدەیتی لۆدێ سەی شەوێ وەبزەم 2 ساعتیان 3 ساعت پێدەچی ئەبدەیتەکە هەندێک جاریش درێژتر کاتی زیاتر دەخانێ تاوەکو ئەبدەیت دەبتەوە ئەبدەیتی لۆدێت چکە دەبی چاوەڕێک یاریەکە ڕادەوەستی بۆ منە ساعت 3 تەواو دەبی ئەبدەیتەکەی سەعات 6 بەیانیان ئافتی بەیانی هاکەکە بڵاویش بوویتەوە بۆیە تو لەو کاتانە ناتەوێت ڤیددیۆی مەسەن هەفتێک پێش ئێستا داتیان 3 ڕۆژ پێش ئێستاد بداتێت و یەکسەر دەتوێت 1 ساعت پێش ئێستاد داتی ئەمە دادەگری فلتەرم سێخیتەیە ئەنی تایم ئەپلۆد دەیت ئەنی تایمەکەی دەکەیتە لاست ئاور یان 1 ساعت پێش ئێستا هەر ڤیددیۆیەک ئێستا هیچ ڤیددیۆیەک نییە بەڵام ئەگەر هەر ڤیددیۆیە کرابی لە مدەی ئەو 1 ساعت پێش ئێستای یەکسەر نیشان دەدا لێرە لاست ئاوەرەکەی دەکەینە تدەی ئەمە بزانین ئەمڕۆ چاکەکەیە لێرەیە بۆ نمونە مەرز نیە هەمان ڤیددیۆ من لێدەی وەک پێمەتی معدل ڤیددیۆ نێپۆز دەکرێت ئیتر تۆش ڤیددیۆیەکان دادەگری و لینچی داوەڵۆ دەکەی فیلێکە نەقلی دەکەیت و تاو زۆر باش ئێستامە ڤیددیۆیەکەیە کلیک لەسەر دیسکرپشن دەکەن دیسکرپشن چیە کابرا لینکەکە یان زانیاریەکەیان تێبینیەکە شتەکە بنووسین دەکرێت لە دیسکرپشن بەتی دادەنێ ئێمەش دەمانەوەی لینکەکەی بدەزینێت لە دیسکرپشن کلیکەچی لەستەکە دیسکرپشن ئەمە دیسکرپشنەمە بەشەی خوارەوە وەکوێمەتی کلیک لەسەر ئەم سامۆکە بکە ئەم سامە یانیش کلیک لەسەر نووسینەکەی بکە ئەم نووسینەی تایتڵی فیکس لینک ئەسێس APK ئەمە دیسکرپشنی پێدەن خوارەوە هاکان چێ سوپەر ئەیملۆک نۆڕکۆل فاس پەرۆشوت ڕادەر فوتستێپ 2000 متر وێدر هەنی هەموو جارێک ئۆتۆماتیک ڕۆژە کەش و هەوا ڕۆژە تەم و شەو ئەو شتانە نمە 5 نەفەری فایرتیم بڕۆ سوکات بڕۆ دوی بڕۆ لەکن هەمووان شەوبی لەکن هەمووان تەمبی لەکنێت و ڕۆژی ڕووناک چرخەی گەرمایە ڕۆژ لەسەردا سەر لەگە دەستێنی زۆر باشە نۆڕیکۆیلتیە نۆڕیکۆیلەکەش بە بزانین نۆڕیکۆیلتیە نۆڕیکۆیل واتە سیلح بەرز نابتەوە ئێستا ئەم ئەگەر یاریت کرد بێ ئەم یەک فیشە تەقینە بەرز دەبتەوە دەزە بەرمەدا هەڕاز دەست تاقی ئاسمانی هەتاوەکو نەفرەکەی دەکوژی 500 گولە لێ دەدا بە کەڵک نایەتن سیلاعەکە بەقووەتە بەڵام زۆر بەرز دەبتەوە ئەمە نۆڕیکۆیل وە لێ دەکات 1 ملیمیش لە کاتی گولە تەقانەوەکەی نیشانەکەی بەرز نەبتەوە وەبی بە ئاسانی بیکوژی سوپەر ئایملۆکیش لە بۆیە بچاقی لەسەری وەبیەگەر غاریشیدا بە سارەش بوو هەنیشانەکە لە دوویبی هەر بۆ چ قیر و منیشت بچاقیە تاوەکو دەیکوژی زۆر باشە ئێستا کە لێرەیە دوو لینچکمانەیە میدیافایر دیسکۆردەمە دیسکۆرد وازی لێ بینێ بەرنمەیەکە لە بۆ گەیمەرەکانە تاوەکو گروپەچیاندانە ئەوە لە بۆ ئەوەیتی بۆیەوە دەکای لە بۆی لایک و سەبسکرایب و ئەم شتانەی لە بۆ زیاد بێ
زۆر باشە میدیافاریشمانەیە ئەمە سایتێکە خەڵک شتی تێدا دەننی و بەم شێوە دەیکاتە لینک ئێستا لینکەکەی دادەگرین بۆ نمونە من کەسێکی زیرەک نیمە دەماوێت داونلۆدیکە لێرە دەرێ سەبسکرایبیکە دیسکۆرد بڕۆ بەرنامەی بڕۆ ناو گروپەکەی کامنت کۆمنتە چیش بنووسە زۆر باشە ئینجام قفڵە دەبێتەوە و لینکەکەی دەتان داونلۆدکەی ئەو هەرا هۆریایە تااقەتمان لێ نییە و خڵقی دەبێت ئەو ڤیددیوێنا ڤیددیۆشکە تاقی دەکەینەوە با ڤیددیو بنێرینە خوارێ هەلای دێن ڤیددیۆی سێم چەند پێشێستا 16 ساعت پێشێستا کلیک لەسەر ئەم نووسینە دەکەین دیسکرپشن دوین لێکوانە دوو فایلیدایە H45NA DOC چیە H45NA چیە ئەمە لە شتانە هیچ نازانین ئێستا کە بەکردار ڕوونی دەکەینەوە و 100% لەکنە دوازە دەبی ئەمانە چیە و چۆن فیلەکە نەقل دەکەین بە خۆیان دەگزارێک فیلی دەوێت هەندێک جارشێت دوو فیلە یعنی بە پێویستی هەندێک جارەیە دوو فیل پێویست دەکە شخصەکە دوو فیلدانە دەبێت دوو فیل نەقلکەی هەندێک شخصیشێ یەک فیل دادنێ یەک فیل پێویست دەکات جیاواز چیە هیچ جیاوازی نییە ئیتر بە پێی هاکەکەیە زۆر باشە ئێستا کە ئێمە لە دیۆسیەکەی دەست پێ دەکەین ئەم لینکە دادەگرین داونلۆد دەکەین بزانین مۆزوع چیە نەقلی دەکەینە چێندەر ئەوە دەزانین پێتان دەڵم داونلۆد دەکەین 7 کیلۆبایتە زۆر کەمە داونلۆد دەبێت ئێستاکە دەچینە ناو ئەوەی مای فایل ئینتەرنال ستۆراج دەچینە ناو فۆڵدەری داونلۆد لۆ لە بەرەوەی دێتی کوانە ئەمەتە assets.npk دەبی ئەناوەکەی بکەینە ئەوەندا ئەو نووسینانە هەموو ڕەشکەوە دۆت و مۆت و ئانت ئاگدار بە فارزێ نقطەی زەممەیە فەس کەسڕێ فەتحەیە زەممەیە ڕەشکەوە تەنها چ دێڵنەوە assets.npk لەوەندەی نەزیاتر بی نەکەم تریژبی ڕێنەیمی بکە چێنجی دەکەین ئێستا کە ئەو فایلی نەقلکەینە چێندەر نەقل دەکەینە ناو داتای ڕوڵێسی لە چێندەرە لەگەڵم بە لێرە مووی دەکەین مۆر ئۆپشن دادەگرین ئەم سێ نقطەیە مووی دەکەین لە بۆ ئینتەرنال ستۆراج بەشی زاکیرێواتە فۆڵدەری ئەندروید چونکە داتا دەستە ناو فۆڵدەری ئەندروید داتای هەر گەمەچی بی هەریارەکی بی هەر بەرنامەچی بی داتا لە چیە هەر ناوی داتای هات دەکا فۆڵدەری ئەندروید ئەمە تایبەتە بە داتا و OBB و ئەم شتانە دەچینە سەر داتای فۆڵدەری داتا دادەگرین داتای ڕوڵێسی لە چێندرا هەموو فۆڵدەرە چییە زۆر باشە ئاخیرەکەی CHIJI ئەمە تایبەتە بە داتای ڕوڵێسی کلیکی لەسەر دەکەین فایلس NetAce H45NA ئەوەتە فۆڵدەری دیکۆمنتس ئەو دیۆسیا واتە کورتکراوەی دیکۆمنتسیە فۆڵدەرەکە لە فۆڵدەرەکانی داتای ڕوڵێسف سڤایڤڵ ئێستاکە تێگەیشتی دیکۆمنتس دادەگرین لێرە پێیستی دەکەین دیۆسیەکەواتە کورتکراوی دیکۆمنتسیە فۆڵدەرەکە لە فۆڵدەرەکانی ڕوڵێسف سڤایڤڵ مەبەستی چیە یعنی نەقلیکە پێیستیکە ناو فۆڵدەری دیکۆمنتس لێرە دەنی دەکەین ئەگەر ئەمە هات سکیپ ریپلیس ڕینێم ئەم نیشانە سەعە لێمەدە تەنها ریپلیسی بکە زۆر باشە ئێستا تێگەیشتین ئەدی لینکی دووەم لینک assets H45NA ئەم بازنەی لوچ کردیم کانەیە سرکڵ ئەم سرکڵی لوچ کردیە بازنەیە لە بۆەیە مەبەستی ئەوەیە فڕیدە ناو فۆڵدەری H45NA ئێستا دەزانی H45NA چیە فۆڵدەرەکە ئەویش وەکو دیکۆمنتسەکەی فۆڵدەرەکە لە فۆڵدەرەکانی داتای ڕوڵێسف سڤایڤڵ لە چێندەرە داتای ڕوڵێسف سڤایڤڵ لە ناو فۆڵدەری ئەندرویدە زۆر باشە داونلۆدی دەکەین ئەم فایلەش با داونلۆدکەین داونلۆدی دەکەین تۆزی چاوەڕە دەکەین تاوەکو بۆمان تەواو دەبێ سایزەکەی کەمار 4 مێگابایتەکە 4.4 زۆر باشە ئێستا داونلۆد بوو دەستە چێندەر ناو بەشی مای فایل ئینتەرنال ستۆراج واتە زاکیرە SD کارتیش واتە میمۆری زۆر باشە ناو فۆڵدەری داونلۆد ئەوەتە فایلەکە لێرەیە ڕێنێمی بکە مەرجە دەبێت ڕێنێمی بکەی دوو فایلمانەیە هەردوو فایلیش دەی بیکەی assets.npk چکاوە مەرجە ئەگەنا قبوڵی ناکە ئەمە بەستی
سوودی نابێ بۆت ئەگەر ئەو ڕنێمەی نەکەی بۆیە بیکە ئەسێتز دۆت NPK نەکەمتر نەزیاتر ئەو ڕینەیمان کرد چێنجمان کرد گۆڕیمان دەیخی نێرینە چێندەر H45NA زۆر باشە موڤی دەکەن ئینتەرناڵ ستۆراج زاکرا دەینێرینە ئەندرۆیدی داتای کامە داتای ڕوڵێسیا کامە فۆڵدەر ئەمەی ئاخری CHIJI com.netace.CHIJI کلیکی لەسەر دەکەین فایلس نێتئیس ئەوەتە فۆڵدەری H45NA دەچینە ناو فۆڵدەرەکە ئینجا پێیستی دەکەین دەنی دەکەین سکیپ ڕیپلیس ڕێنێم هەردەم ڕیپلیسی بکە ئێستا کە هاکەکە ئەنجامدرا وابزانام ئێستا تۆزێ وازعە دوو فایل بوو H45NA و دوکمنتس فایلی دوکمنتس داونلۆد کرد بڕۆ فڕیدە ناو فۆڵدەری دوکمنتس لە چێە لە ناو داتای ڕوڵێسیە داتای ڕوڵێز لە چێە ناو فۆڵدەری ئەندرۆیدە فۆڵدەری ئەندرۆید لە چێ ناو زاکرێ زۆر باشە ئێستاکە وازعە دەچینەوە سەر ڤیددیوەکەی ئێستا کە سەرکەوتو بوو تاوامان کردیە بەڵام ئێستاەوە تێگەیشتنەوە دوو فایل بی یەکێکیان دوکمنتسە ئەیکە H45NA بەڵام ئەگەر یەک فایل بوو هەردەم دوکمنتسە تەنها دوکمنتسە پەیوەندی بە H45NA نییە بەڵام کە بۆ دوو فایل واتە H45NA دڵنیا بە لەگەڵە زۆر باشە دەچینە سەر ڤیددیوەیەکی تر با یەک فایلی ببینینەوە بزانین یەک فایلەکە چیە بۆ دیسکرایبمان کردی بزانین بۆ زۆر باشە لەوانەیە هاکەکە سەقەتبی بۆیە دیسکرایبمان کردیا تاقی دەکەنەوە وەکو ئەمە تەنها وەکو تێستە ئاسایی هەندێک کەسە یەک فایل دادەنێ و تەواویشە و 100% باشترین هاتیشە ئێستاکە دایدەگرین ئەمە لە گۆگل درایڤی داینە لە کرۆم دەیکەینەوە لینکەکەی دادەگرین لینک assets.npk زۆر باش کلیک لەسەر ئەم سامە دەکەین داونلۆدا کرۆمی دەکەین چاڕێ دەکەین ئەمەش دوو فایلە سیرکن دوکمنتس H45NA واتە بامە ڕەشکەینەوە سەر لە خۆت مەشێنە بچینە ناو فۆڵدەری داونلۆد لەکوێ فۆڵدەری داونلۆد ئەوتە فۆڵدەری داونلۆد بە ئەمە ڕەشکەینەوە لەبەرەوە ئەمە دوو فایلە دەمەوێت تێستی لەسەر یەک فایلی بکەم بۆیە لامدا زۆر باشە ڤیددیوەیەکی تر چ زۆرە ڤیددیۆ زۆرە زۆر باشە ئەمە هەلینکی دانناوە 100 سەبسکرایب لینک ئەپدەیت زۆر باش چینە گوتی پاش 100 سەبسکرایبی لینکی دادەنێ هەدایمانێ ئەتونا یەکێکی تر هەر پۆستیان پێدە زۆر باش زانەوە ئەوەش پۆستی نەکردە چۆن دەزانین پۆستکرایەوە گەیم گواردیانە پەیوەندی پێوە نییە لینک داونلۆد assets NPK زۆر باش ئەمە لە سایتی VID وابزانام تۆزی ئیسحاجەمە ڕیکلامات شتی تایە ئارەوەڵە ئات دەرێکم لە سەبسکرایبمان بکە وای دانەی کردمان داونلۆد ناو با دایگریم زانین باشە یەکسەر لە میدیا فایریات زۆر باشە ئەمە تەنها مەرجێک و گوتی سەبسکرایب بکە اینجا لەمەساییە بەس کلیچکەی چی لەسە بکە یەکسەر وەرەوە سەر ئەوەی وەرەوە سەر کرۆمەکەی داونلۆدی دەکەین دەچینەوە ناو مای فایل ناو فۆڵدەری داونلۆد ئەوتێ ئێستاکە ئەگە بێت و ڕنێمی بکەین سیرکە assets.npk تەواو پێویست ناکە دەستکاریش بکەی ڕینێمی مەکە لۆ چکە ئەمە ڕنێیمان دەکرێتەوەکو بیکەین assets.npk بەڵام ئێستا بەخۆی assets.npk دەستکاری ناکەین موڤی دەکەین دەینێرینە چەندەر دوکمنتس لۆ چکە یەک فایل هەردەم دەستە دوکمنتسی دوو فایل دەستە دوکمنتس و H45NA دەچینە ناو ئەندرۆیدی داتای CHIJI ئاخری ئەوت فایلس بە سەریعی دەیکەن زۆر بە سەریعی دوکمنتس دەنی دەکەین skip replace rename ئەو apply to all items دای مەگرە پێویست ناکە نیشان سەعە لێدەی بەس تەنها ڕیپلیس بکە
ئەمە بەم شێوەیە. ئێستا کە تێگەیشتی دوو فایل چییە، یەک فایل چییە، هاکەکەی کو دەبینیەوە، دەچێ یوتیوبی، دەچینە یوتیوبی بەم شێوازە هاک چۆن دەبینرێتەوە، تەنها ناوێک دەنووسین ئەویش assets.npk لێرە هەمومان دەداتێ، بەڵام ئەگەر لە ڕۆژ و هەفتە و ئەوکان بێ یان نەک بچی ئێستا دوو هەفتە پێشێستا من چ لەو دوو هەفتە پێشێستایە بکەم لە کاتێکدا ئەوە ئەو ڤیددیو دوو هەفتە پێش ئێستا پۆست کرا و لینکەکەی دوو هەفتە پێش ئێستا دانراوە، ئێستا گەبێت و داونلۆدیشی کەم داشینێم بەلاشە لە بەرەوەی ڕاجیراوە لە بەرەوەی ئەپدەیتی لوهاتیە ڕۆڵێس سڤایڤڵ. بۆیە ئێمە دەیکەینە باشترین شتەوەی بیکەیتە لاست ئاوەر یان تدەی ئەم دووە لەو دوێ زیاتر مەبە لەورە زویک دڵنیا بە لەوانی ئەپدەیتی بەسەرداتوی دەیکەیتە تدەی بەم شێوازە ڤیددیو بە ڤیددیو لە خۆت تاقیکەوە تێستی پێ بکە. ئەو دوو فایل ئەگەر تەنها بە ئەگەرێکی بچووک دایدەنین، ئەگەر بووە سێ فایل چۆنە، سێم فایل دەبی چبی، یەکەم فایل دوکمنتس، دووەم H45NA. چۆن بزانین ئەو جێ H45NA یان دوکمنتسە؟ چۆن دەزانین؟ ئاسان و پاسان دەزانین. چۆن؟ وەرە دیسکرپشنی تەمشای لینکی ئەو کابرایە بکەکەوە داینەیە بۆ نمونە ئەم ڤیددیوە یەک دەخەبا ڤیددیوکە بچینە دیسکرپشنی سیرکە لێرن بەخۆی دەنووسیتن ئاسانکاری لە بۆ دەکات دەرێ H45NA دەرێ ئەو فایلی باخەناو H45NA. فایلی سێم چییە؟ دنیا مثلن فایلێکی نوێ یان شتێکە داخیتێ ناو فۆڵدەرێشکە دنیا لە داهاتوودا لەوانەیە فایل دیکە زیادکەن، بۆیە من وەکو سەجێش نەگۆکو پێشنیارە بۆچی دەکەم ئەگە فایلی سێم هات تەنها تەمشای نووسینەکەی بکە بزانێت دەرێت فۆڵدەرێک سەر لە خۆت مەشوێنێ گوتیار فۆڵدەرێک ئەتو داونلۆدی دەکەی ڕینەیمی دەکەی و دەیخەیتە ناو فۆڵدەری H45NA مان مەسەرەن فایلی سێم مەسن بە ناوی چیە بە ناوی پاچە تاو دەیخێتە ناو فۆڵدەری پاچ لە چیە هە لە ناو داتای ڕۆڵێس سڤایڤڵ داتای ڕۆڵێس سڤایڤڵ لە چیە لە ناو فۆڵدەری ئەندرۆیدە فۆڵدەری ئەندرۆید لە چیە لە ناو زاکری مۆبایلدا زاکری مۆبایل لە چندر مەبەستی مای فایل ئینتەرنال ستۆڕاج. زۆر باشە ئێستاکە وازح بوو، بەڵام بە ئەگەرێت کێش ئەگە دنیاە کێشت کەتێ نمونە چۆن کێشەمان بۆ دروست دەبێت فایلێک داونلۆد دەکەی بەڵام دوای ئەوەی دەخیتە ناو داتای ڕۆڵێس سڤایڤڵ فایلەکە سەقەتە ئەو شخصی داینایە سەقەتە لە دەستی سەقەت بووە یان شتێکە ڕۆڵێس سڤایڤڵ دەکەیتەوە نابێتەوە دخۆ لەو کاتانە ناچی ڕۆژکەی و دای بەزینەوە یەک گێگایە تااقەتی دوێ بەس داتاکە ڕژ دەکەیەوە چۆن مای فایل ئینتەرنال ستۆڕاج ئەندرۆید داتا دەچیتە ناو ئاخیرەکەی CHIJI تەنها ئەو فۆڵدەرێ ڕشکەوەلەوە ئەگە دنیا بوو کێشەت لۆ دروست بوو کێشەی چۆن ڕۆڵی سڤایڤڵ نەبووە لە کاتی ئەو هاکانێک کە ئەنجام دەدەی ئەگە ویستت بەم شێوەیە بێ بەڵام ئاوا دیلێتی دەکەیت و دوای ئەوەی دیلێتت کرد ڕۆڵی سڤایڤڵ دەکەیتەوە ئاوا کلیکی لە سەبکە لە سگەمەکەی بەس تقریبان ئازام دوو دقەکەیان دقەکوونیوە یان دوو دقی ڕادەوەستی داتاکی زۆر بە سریعی داونلۆد دەکە مدەکی زۆر کەمی پێدەچی دقەکەی چیوانە دوو دقەشی چیوانێ ناتە سێ دقە و چار دقە دوو دقەیە زۆر باشە. بەڵام دووبارە پێشنیارێکی تریش ئەگەر کێشەت لۆ دروست بوو لە کاتی فایل نەقڕکردنەکە کێشە مەبەستم چیەگە کابرا مەسم فایلەکەی بە سەقەتی دانابی یان کابرا فایلەکەی دانایە بەڵام هیچ چاکەک ئەنجام نەدرایە لەو کاتانە پێویست ناچی پێویست ناکات و بچێ ناو فایلی داتای ئەسێت سەکەی H45NA و دوکمنتی بچی ڕشکەیە وڵاتی هاکە کە ئەنجام نەدرایە نا ڕەشی مەکەوە چاوەڕێکە کێشکە بڵاو کرێتەوە ئەگەر هەبوو بڵاو کرابووە بڕ دووبارە فایلی ئەو هاکیکەوە بڵاو بیتەوە وەک خۆی ڕنێی میکە و یەکسەر نەقلیکەوە نەقلیکەوە چندر ناو H45NA یان دوکمنتس ئەوەن لە بۆ نەقلکردن یان نەقلیشکە و ڕیپلیسکە شوێنی وی دەگرتەوە بۆ نمونە وەکو نمونە چیش با بینینەوە
فایلز نێت H45NA بۆ نمونە ئەمن ئەو فیلم تازە دانایە یەک فیلێت تەنها دیکۆمنتسە ئەسێتس دۆن NPK لە ڤیددیوەکی وەرم گرتیا بەڵام دەچمە سێر سڤایڤل لۆم نابیتەوە سەقەتە نابێتەوە ڕۆڵێ سڤایڤڵکە نەبووە تۆزەی ڕادەوەستووە دیارەگە نابێتەوە کە سەقەت بوو دەچمە سەر ڤیددیوەکی تر ئەسێت سێش کە دادنێم داونلۆد دەکەم کە داونلۆدم کرد موڤی ئێرەم کرد موڤی دیکۆمنتس یەکسەر سکی بۆ ڕینەیم و ڕیپلیسم دەداتێ کە ئەمە ڕیپلیسم کرد ڕیپلیس یعنی جێگۆڕچێ یعنی یەکسەر ئەو فیلە سەقەتە ڕەش دەبتەوە فیلە نوێیەکی کەوا نەقلت کردێ دێتە جێوەی یعنی پێویست ناکات و لەولایە داتا ڕەشکەوە داتای ڕۆڵی سڤایڤڵ یەکسەر شوێنی ئەو دەگرتەوە ئەوی ڕەش دەکاتەوە ئۆتۆماتیک ئەو دێتە جێوی یان یەکسەر ڕۆڵی سڤایڤڵی دەکەی و دێتە جێوی چۆن هاک ئەنجام بدەین ئەگە سەقەت بوو یان دنیا بوو هاکێکمان ئەنجامدا هیچ هاکەک نەبوو دەرێها چ پەڕەشتی بەڵاما چ پەڕەشتی ئەنجام نەدرایە لە ناو گەمەشین چی دەکەی گەمەکەی قەپاتکە و فیلەکەی بەعەجەلە نەقڵکە و بڕۆوە ناو گەمەی دێتەوە شوێنی خۆشی و هاکەکەش ئەنجام درایە بەڵام گەمەکە یعنی بە تاواچ قەپاتکەمە بەستم ئێرە ئاها بە تاواچ قەپاتیکەی لە ڕیسنتی زۆر باشە ئێستاکە ببورن بۆ درێژکردنەوەی ڤیددیۆکە بەڵام دڵنیا بەگەر بێتی ئەم ڤیددیوە تەماشاکەی پێویست بە هیچ کەسێک نابێ کەوا داوای هاچی لێ بکەی پێویست ناکە لەم لاو لەولا ئەرێ برام هاچی نوێ چایە ئەرێ هاکەچی نوێ بدێ پێویست ناکە دوو ساعت لەبەری کەسێک پاڕیتەوە یان زۆر خۆتی لاکەی فیل و مایل و ئۆشتۆکان دەستکاری پێ یەکسەر ئینگلیز زۆرە ئینگلیزە عەرەبە تورکە فارسە هەرێکە بڵاوی دەکاتەوە یەکسەر باسانی بڕۆ لینکەکەی ببە و پێویستە چ بکە و نەقلیکە و خێر عەلاخیر بۆ ڕۆگەمەکەی بکە و هاکرایە وەکو پێم وەتی کە و ڤیددیۆ تەماشا کرد پێویست بەیت کەسێک نابێت دڵنیا بە ئەم هاکەیە تا مودەیەکی یەکجار زۆریش بەردەوام دەبێ بۆیە لەم ڤیددیوێ دەنووسم ڕۆڵە هاک ڕۆڵێ سڤایڤڵ 2019 لەبەرەوەی بەردەوام دەبێ ئەگەر هەر پرسیارێکی شتە بوو دەتوانین لە کۆمنت بیکەی هیوادارم سووتان وەرگرت پێ ببوورن بۆ درێژکردنەوەی ڤیددیۆکە تاکە مەبەستی من ئەوە بوو 100% ڕوون ببتەوە بۆ ئێوەی خۆشەویست تاوانەیەکی تر لە هاکردنی ڕۆڵی سڤایڤڵ خواتان لەگەڵ